سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆی کە لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە 27 بەفرانبەر. سەرەتا سەردێڕەی گرنگترین هەواڵەکان. ناڕزاتی کەشاوەرزان لە ناوچەی دینەوەری کرماشان، کۆبوونەوەی دایکانی دادخوازی سەقز دەست بە سزای ئێعدام، گیان لە دەستانی کرێکارێک لە شاری مەریوان، ئازار و لێدانی کۆڵبەرێک لە سنووری پاوە، دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە شاری سنە، ناڕزایەتی کرێکاران لە شرکەتی ئاوڕێی ڕوودبار، دۆخی خراپی تەندروستی ڕاحلە ڕاحمی پور لە زیندانی ئەڤین، زەرمەندبوونی سەنعەتی پێترۆشیمی ئێران بەهۆی نایەکسانی وزە و هێرشی تەرۆریستانی تەحریرولشام بۆ سەر گەڕەکە کوردنشینەکان لە دەمەشق. ناڕزایەتی کەشاوەرزان لە ناوچەی دینەوەری کرماشان ڕۆژی چوارشەممە 26 بەفرانبەر کەشاوەرزانی وەبەرهێنەری چەوەندەر لە ناوچەی دینەوەری کرماشان لە ئاسنەبوونی کڕیار ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی یەکێک لە جوتیارانی ناڕازی 15,000 تۆن چەوەندەری بەرهەم هێناوە، بەڵام هیچ کارخانەیەک بەرهەمەکەی لێ ناکرێت. ئەوە لە حاڵێکدایە کە کێشەی چەوەندەرەکان ڕۆژ لە دوای ڕۆژ دادەبەزێت و بەرهەمەکەیان لە ناو دەچێت. جوتیارێکی دیکە دەڵێت تەنانەت پارەی کڕینی بێنزینیشیان نییە خۆیان بگەێنە شار، زیانێکی زۆریان بەرکەوتووە و بۆ دابینکردنی سەرەکیترین پێداویستیەکانی ژیانیش ماونەتەوە. شایانی باسە کە بەهۆی بڕینی بەردەوامی کارەبا و نەبوونی گاز بەشێکی زۆر لە کارخانە سەنعەتیەکان داخراون و زیانێکی زۆر بە کرێکاران، بەرهەمهێنەرانی مادەی سەرەکی و بەرهێنان، خاوەنکار و دەیان پیشەی پەیوەندیدار گەیشتووە. کۆبوونەوەی دایکانی دادخوازی سەقز دژ بە سزای ئێعدام. ڕۆژی چوارشەممە 26 بەفرانبەر کۆمەڵێک لە دایکانی دادخوازی شاری سەقز لە کۆبوونەوەیەکدا خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی و وریشە مرادی بوون. دایکانی دادخوازی شاری سەقز بە بەدەستەوەگرتنی وێنەی پەخشان عەزیزی و وریشە مرادی دروشمی ژن ژیان ئازادیان بەرز کردەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی ئەو دوو بەندکراوە سیاسیە بوون. دایکانی دادخوازی شاری سەقز هەروەها داوایان کرد هەموو بەندکراوانی سیاسی ئازاد بکرێن و سزای سێدارە بەگشتی ڕابگیرێت. گیان لە دەستانی کرێکارێک لە شاری مەریوان، کرێکارێکی خەڵکی مەریوان بە ناوی جەلیل ڕەحیمی بەهۆی بەربوونەوەی تیرچەی بێتۆنی بەسەریدا کەوتبوو بریندار و پاش چەند ڕۆژ لە نەخۆشخانەی کەوسەری شاری سنا گیانی لەدەستا. دە ڕۆژ لەمەوبەر کرێکارێکی خەڵکی گوندی بلچەسوور و دانیشتووی شاری مەریوان بە ناوی جەلیل ڕەحیمی تەمەن 42 ساڵ و خێزاندار لە کاتی کارکردندا تیرچەی بێتۆنی بەرکەوتووە بەسەریدا و بە سەختی بریندار بووە. ئەو کرێکارە بریندارە ڕۆژی سێشەممە 25 بەفرانبەر بەهۆی قورسی برینەکانی لە نەخۆشخانەی کەوسەری شاری سنا گیانی بەخت کردووە. ئازار و لێدانی کۆڵبەرێک لە سنووری پاوە. کۆڵبەرێک لە سنووری مەلەندووی پاوە پاش دەست بەسەرکران لەلایەن هەنگی مەرزیەوە بە سەختی ئەشکەنجە و بریندار کراوە. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، کۆڵبەرێکی خەڵکی مەریوان کە هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە لە سنووری مەلەندووی پاوە لەلایەن هەنگی مەرزیەوە دەست بەسەر و بە سەختی ئەشکەنجە و ئازار درراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەو کۆڵبەرە بریندارە بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی بۆ نەخۆشخانە گوازراوەتەوە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری سنە. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی بە ناوەکانی سەیوان غەفوری خەڵکی دیواندەرە و شاهین عەلیپور خەڵکی ڕەوانسەر لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتەکان ڕۆژی دووشەممە سەیوان غەفوری خەڵکی گوندی قوجەری سەر بە شاری دیواندەرە و دانیشتووی شاری سنە لە یەکێک لە شەقامەکانی ئەو شارە بە توند و تیژیەوە دەست بەسەر کراوە. هەمان ڕۆژ لە شاری ڕەوانسەر
گەنجێک بە ناوی شاین عەلیپور بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی ئەو دوو شارۆمەندە لەبەردەستانیە. گیان لەدەستان و برینداربوونی چەند کەس لە هێرشی تورکیا بۆ سەر کۆبانی. ڕۆژی چوارشەممە 26 بەفرامبار پەهبادەکانی تورکیا کاروانی خەڵکی مەدەنیان لە نزیک بەنداوی تەشرین کردە ئامانجوو لە ئەنجامیە و هێرشەدا 5 کەس گیانیان لەدەستا و چەند شارۆمەندێکی دیکە بریندار بوون. بە پێی راپۆرتەکان فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکیا دەوروبەری بەنداوی تەشرین بە چڕی بردومان کردووە و بۆ هۆیەوە 3 شەڕڤان گیانیان بەخت کردووە. لە هەمان کاتدا پەهبادەکانی تورکیا کاروانی ئۆتۆمۆبیلی خەڵکی مەدەنیان لە دەوروبەری بەنداوی تەشرین کردوەتە ئامانجوو لە ئەنجامیە و هێرشەدا 5 کەس گیانیان لەدەستاوە و چەند کەسی دیکەش بریندار بوون. لە هەواڵێکی دیکەدا بەکرێگیراوانی دەوڵەتی تورکیا لە گرێسپی ئۆتۆمۆبیلێکی مەدەنیان کردوەتە ئامانجوو بۆ هۆیەوە 2 ژن کە یەکێکیان 2 گیان بووە گیانیان لەدەستاوە و منداڵێک بە سەختی بریندار بووە. ناڕەزایەتی کرێکاران لە شرکەتی ئاوەڕۆی ڕوودبار. کرێکارانی شاغڵ لە شرکەتی ئاوەڕۆی ڕوودبار ڕۆژی چوارشەممە 26 بەفرامبار بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەوتەی کرێکاران پێشتر 12 مانگ حەقدەستی دواخراویان هەبووە، بەڵام پاش کۆبوونەوەی بەردەوام توانیان حەقدەستی 6 مانگ وەربگرن. ئێستا حەقدەستی 6 مانگی دیکە بەلای پەیمانکاری پێشوو ماوە و کرێکاران لە دۆخێکی سەخت دادەژین. کرێکارانی ناڕازی هەروەها داوایان کرد حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی پەرداخ بکرێت تاوەکو بتوانن لە خزمەتگوزاریە دەرمانیەکان بەهرەمەند بن. بەڕێوەچوونی جەلسەی دادگاییکردنی 18 پارێزەری دادگستەری لە مەشهەد. لە ڕۆژانی ڕابردوودا جەلسەی دادگاییکردنی 17 پارێزەری دادگستەری بە تۆمەتی تەبلیغ دژی نزام لە دادگای ئینقلابی مەشهەد بەڕێوەچوو. ناوی ئەو 17 پارێزەرە بریتیە لە ئێلهام ئاراستە، ئەمیر دۆخت بەزرگەر، ئەمین شەهلا، سەحەر دەشتی داغیانی، سەعید جەوادی، سەید جەعفەر ساغەروانیان، سەید ڕوحڵڵا حسەینی، سەید ئەنایەت ئەڵڵا کەرامەتی، فائیزە سەیدی، وەجیها قڕەشی یەزدی، عەلی ئەسغەر دەشتی، فەرزا سەفەری، کازم چەزگی، محسین ڕۆستەمی، محەممەد ڕزا یەزدانی، مهدی محەممەد حسەینیان و میترا یەزدیفەر. جێگەی ئاماژەیەکە لێپرسێنەری پەروەندەکە ئەو پارێزەرانەی بێتاوان زانیوە، بەڵام دادستانی دادگای ئینقلابی مەشهەد پێداگری لەسەر تاوانبار و محاکەمەکردنیان کردووە. دۆخی خراپی تەندروستی ڕاحلە ڕاحمیپور لە زیندانی ئەڤین. ڕاحلە ڕاحمیپور لە دایکانی دادخوازی دەی 60 و بەندکراوی سیاسی بە ساڵاچوو لە زیندانی ئەڤین دۆخی تەندروستی ناجێگیرە و پێویستی بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە. ڕاحلە ڕاحمیپور تەمەنی 72 ساڵە و تووشی چەندین نەخۆشی بووە. سەرەڕایەوەی کە پزیشکەکان مانەوەی لە زیندانیان بۆی قەدەغە کرد بوو، بەرپرسانی زیندانی ئەڤین ناوبراویان لە دەستڕاگەیشتن بە دەرمان و پێدانی مەرەخەسی دەرمانی بێبەش کردووە. ڕۆژی ڕابردوو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە سازبوونی مەترسی لەسەر ژیانیە و بەندکراوە سیاسیە هۆشداریان بە دەستگای قەزایی ڕەژیمدا. زەرمەندبوونی سەنعەتی پێترۆشیمی ئێران بەهۆی نایەکسانی وزە. دەبیری ئەنجومەنی خاوەنکارانی پێترۆشیمی ڕۆژی چوارشەممە 26 بەفرامبار ڕایگەیاند بەهۆی نایەکسانی لە وزە ڕۆژانە 14 ملیۆن دلار لە هەناردەکردنی بەرهەمەکانی پێترۆشیمی زەرەر دەکەن. بەوتەی ئەحمەد مەهدەوی ئەبهەری بەهۆی نایەکسانی لە وزە گازی 12 پێترۆشیمی بڕاوە و ڕۆژانە 14 ملیۆن دلار زیان بە داهاتی وڵات دەگات. ئەو بەرپرسە دەوڵەتی هەروە ڕایگەیاند لە ساڵانی ڕابردوودا حکوومەت سەرمایەگوزاری لە نوێژنکردنەوەی وزەخانەکان و سەنعەتی نەوت و گاز نەکردووە، بەو بۆنەوە سەدان ملیارد دلار زیان بە ئابووری وڵات کەیشتووە. هێرشی تەرۆریستانی تەحریری شام بۆ سەر گەڕەکە کوردنشینەکان لە دەمەشق. ڕۆژی چوارشەممە 26 بەفرامبار
تێروریستانی تەحریری شام هێرشیان کردە سەر گەڕەکە کوردیەکانی شاری دمشق و 100 کەسیان دەست بەسەر کرد. بەپێی راپۆرتەکان تێروریستانی تەحریری شام گەڕەکی زۆر ئاوایان گەمارۆ داوە و هێرشیان کردوتە سەر خێزانە کوردەکان. چەکدارانی ئەو گروپاوی ڕای بێڕێزی بە بنەماڵەکان کەلوپەلەکانیان تێکداوە و زیاتر لە 100 کەسیان دەست بەسەر کردووە. دانیشتوانی گەڕەکی زۆراوی دەمێشق خەڵکی ڕۆژاوای کوردستانن و لە سەردەمی ڕژیمی بەعس و لە ساڵی 1963 زاینیدا لە ژێر ناوی دروستکردنی کەمەربەندی عەرەبی سەدان هەزار شارۆمەندی کورد ئاوارەکراون. دوا هەواڵمان سەبارەتە بە ڕێکەوتنی ئیسرائیل و غەزا لەسەر ئاگربەستی 6 هەفتەیی. ڕۆژی چوارشەممە 26 بەفرانبار پاش دانوستانێکی سەخت ڕێکەوتنامەی ئاگربەستی 6 هەفتەیی لە نێوان ئیسرائیل و حەماس پەسەند کراو. بەرپرسانی حەماس هەواڵەکان پشتڕاست کردەوە، بەڵام بەرپرسانی دەوڵەتی ئیسرائیل چاوەڕێی پەسەندکردنی ڕێکەوتنامەکە لە پارلەمانی ئەو وڵاتە. شەوی ڕابردوو هاوکات لەگەڵ بڵاوبوونەوەی ئەو هەواڵە خەڵکی غەزە ڕژانە سەر شەقام و شاییان دەربڕی. لە تەلاویو بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس و دژبەرانی شەڕ کۆبوونەوە و خوازیاری ئازادی هەموو دیلەکان بوون. بە پێی ئەو ڕێکەوتنامەیە ئارتەشی ئیسرائیل لە ماوەی 6 هەفتەدا وردە لە ناوەندی غەزە دەکشێتەوە و دەروازەی سنووری فیلادلفی ڕادەستی نەتەوەیەگرتووەکان دەکات بۆ ئەوەی یارمەتیە مرۆیەکان بەدەستی خەڵکی غەزە بگات. هاوکات حەماس 33 دیلی ئیسرائیلی تەمەنجێر 19 ساڵ ژن و بە ساڵاتچوو ئازاد دەکات. جێگای ئاماژەیەکە ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم هەواڵە 30 فلستینی کە زۆربەیان منداڵ بوون لە بردومانی گەڕەکی شێخ ڕەزوان لە غەزە گیانیان لەدەستاوە. بەڵازدان و خۆشەویستان گەشتیواڵەکانی بڕۆتان پێشکەشکرا فەرمونون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی کەم.